قوربانی چاوی یەک بە یەکتان بم بەخێر بێن سەر چاو بەخێر هاتن. نەوەی نوێ وەک حیزبێکی هەڵتۆقێنراو لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان جگەلەوەی ئەرکدار کراوە بۆ پەرتەوازەکردنی ئۆپۆزیسیۆن و شەقکردنی ڕیزەکانی بەرەی بەرەنگاری ستەمکاری دەسەڵات هاوکات بە چوونە نێو ئەجەندای نامە و پەیڕەوکردنی سیاسەتی نیفاق و پۆشینی دەمامکی جۆرا و جۆر مەترسیەکی جددیشە لەسەر ئێستا و ئایندەی نەوەکانی گەلێکی خاوەن بەها و ڕەوشی بەرزی وەک گەلی کوردستان. بێهیوایەکی زۆری لای خەڵک دروست کردووە. بۆ پیشاندانی دیوە مەترسیدارەکەی شاسوار عەبدولواحید و حیزبە هەڵتۆقێنراوەکەی و خستنی دەمامکە جۆرا و جۆرەکانی ڕەنگە پێویستمان بە نمونەهێنانەوە و بەڵگەی زۆر نەبێت. وەستان لەسەر تەنیا یەک وێستگەی هەڵوێستی حیزبە هەڵتۆقێنراوەکەی شاسوار عەبدولواحید و فراکسیۆنە پەرلەمانیەکەی کە بە تەواوی جێبەجێکاری ئەجەندای سەرۆکی جوڵانەوەکەن پەردە لەسەر زۆر ڕاستی شاراوە لا دەبات کە بەڵگەیەکی ڕوونن بۆ سەلماندنی ئەجەندا نامۆ و مەترسیدارەکانی ئەو جوڵانەوەیە لەسەر تاک و کۆمەلگا و خێزانی کۆمەلگەی کوردەواری. لە کۆتا ڕۆژەکانی مانگی نیسانی ساڵی ڕابردوو پەرلەمانی عێراق دەنگی دا بە یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی و هاوڕەگەزبازی. بەڵامنەوەی نوێ وەک تاکە حیزبی کوردستان نەک دەنگی بە یاساکە نەدا بەڵکو بایکۆتی دانیشتنەکەی کردو بۆ ڕازیکردنی باڵیۆزخانەی وڵاتانی ڕۆژئاوا بووە بەشێک لە پشتیوانی جێندەر و هاوڕەگەزبازی لە عێراق و هەرێمی کوردستان. ڕۆژی 27 نیسانی ساڵی 2024 ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی و هاوڕەگەزبازی پەسەند کرد. بە پێی یاساکە هەر پزیشکێک ڕەگەزی کەسێک بگۆڕێت بە بەندکردن سزا دەدرێت و هەر کەسێکیش بانگەشە بۆ هاوڕەگەزبازی بکات لانیکەم 7 ساڵ زیندانی دەکرێت و لە 10 تا 15 ملیۆن دیناریش سزای پێبژاردن دەدرێت. لە دانیشتنەکەی پەرلەمانی عێراقدا 170 پەرلەمانتار بەشدار بوون و نزیکەی 139 پەرلەمانتار ئامادە نەبوون. ئەوەی جێی سەرنج بوو فراکسیۆنی نەوەی نوێ کە 9 پەرلەمانتاری هەیە بایکۆتی دانیشتنەکەیان کردو بە ئاشکرا هاتنە دەرەوە. ئەم حەقیقەتانە پێویستە خەڵکی هەرێمی کوردستان بە تەواوەتی بیزانن. هێزێکی هەڵتۆقیوی وەکنەوەی نوێ کە چاوبەستی لە خەڵکی موسڵمانی کوردستان کردووە و کەناڵێکی ئاینی ئاسمانی خستووەتە کار بە ئاشکرا و بەبێ شەرم پشتیوانی یاسایەکی نەکرد کە دژی هاوڕەگەزبازی و لادانی ڕەوشتی و لەشفرۆشیە لە عێراق و هەرێمی کوردستان. يعني الديف علم بيزانيت من فراكسيونا نوي نوي دنك بياساينا دا او جو بسيار بشوا بتكرن كان برسبوان دي چبيتن فراكسيونا دي ئەم هێزە سیاسیە گوماناویە کە زووزوو لەگەڵ باڵیۆزخانە و کونسوڵخانی وڵاتانی ڕۆژئاوا کۆ دەبێتەوە. حاڵەتێکی چاوەڕوان کراوە هەڵوێستێکی لەم جۆرەی لێ ببینرێت و دژی یاسایەکی لەو جۆرە بوەستێتەوە. بەڵام ئەوەی سەیرە چاوبەستی نەوەی نوێ لە خەڵک و فریودانی دەنگدەرانی موسڵمانی کوردە لە هەڵبژاردنەکاندا. نەوەی نوێ کە لە ژێر پەردەوە پشتیوانی لە هاوڕەگەزبازی دەکات پێشتریش سەرۆکەکەی لە ڕێی کەناڵێکی ئاسمانیەوە بەرنامەی جۆرا و جۆری پەخش دەکرد کە گومانی لەسەر ئیسلام و پیرۆزیەکانی خەڵکی کوردستان دەوروژاند و ئاشتی کۆمەڵایەتی دەخستە مەترسیەوە. هەندێک کەسەوە بە ناوی ڕەخنە یا هەر ناویشتی لێنین بەردەوام دەبین لەگەڵتان. ئەمە جگەلەوەی لە کەناڵێکی دیکەی ئاسمانیەوە کار بۆ مەستکردنی گەنجان و بەلاڕێدابردنیان دەکات و لە ڕێی دۆبلاژی درامای بیانی دوور لە نەریتی کوردەواری و بڵاوکردنەوەی فیلمی ڕۆژاوایی دوور لە ڕەوشتەوە ئەجێندای دوژمنانی دین و ژینی کوردان جێبەجێ دەکات. تفە نەفرەت بیت بڕۆ دەرەوانێ بڕۆ بەلای گەشتیارەکان نابێ هەرگیز بوو بینمەوانێ. ڕخنەی گەورە لەسەر سەرانی پارتی و یەکێتی ئەوەیە کە سیاسەتیان تێکەڵ بە بازرگانی کردووە. بەڵام سەرۆکی ئەم حیزبە نوێیە لە بازرگانیەوە هاتووەتە ناو سیاست. هەر بۆیە لە پێناو پڕکردنی گیرفان و پارەی حرامدا هەمووشت دەفرۆشێت ئەگەر لەسەر حسابی ئاین و بەها باڵاکان و کللتوری میلەتیش بێت.